إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، یەکێک لە فەزڵ و بەخششەکانی خوای میهرەبان بۆ ئێمە ئەوەیە کە چەند زیکرێکی بۆ داناوین لەسەر زمان زۆر ئاسانە و جێبەجێکردن و خوێندنی زۆر ئاسانە، بەڵام فەزڵ و پاداشت و گەورەی و کاریگەری لە لای خودای پەروەردگار گەلێک زۆرە. ئێمە زۆر پێویستیمان لە لای خوای پەروەردگار هەیە، پێویستی دنیا و قیامەتمان هەموو پێویستیەکمان لە لای خوای پەروەردگارە. یەکێک لە ڕێگاکانی بەدەستهێنانی پێداویستیەکانمان ئەو زیکرانن کە خوای پەروەردگار بۆ ئێمەی داناوە. خوای پەروەردگار بەهۆی ئەو زیکرانەوە بەرزمان دەکاتەوە و پارێزراومان دەکات و پێداویستیەکانمان جێبەجێ دەکات. هەروەکو یەکێک لە زانایان دەفەرمێت کورتترین ڕێگا بۆ ئەوەی کە ئینسان پێداویستیەکانی لە لای خوای گەورە بەدەست بێنێت بریتیە لە ئەستەغفر الله کردن، و هەروەها ئەو ئەستەغفر اللهە بەهێزترین چەکە بۆ ئەوەی کە ئینسان پارێزراو کات لە هەرچی تاقیکردنەوە هەیە. بۆیە بە کورتی دەڵێن هەندێک لە سوودەکانی ئەستەغفر الله. ئەستەغفر الله مانە و مەبەستی زۆر گەورەی هەن. یەکێک لە معناکانی ئەوەیە کە ئەی خوای پەروەردگار داوا دەکەین بەهۆی ئەو ئەستەغفر اللهەوە کە گوناه و تاوانەکانمان داپۆشی و هەروەها لێمان خۆش بی. ئەی خودای پەروەردگار، ئێمە دەڵێن ئەگەر کەم و کوڕیەکمان هەبێ خوای پەروەردگار لێمان خۆش بە و داوای لێبوردن لە تۆ دەکەین، هەست بە کەم و کوڕی دەکەین بەرامبەری تۆ، هەست بە گوناه و تاوان دەکەین. ئێستا دان دێنین بە گوناه و تاوانەکانماندا و بەهۆی ئەو ئەستەغفر اللهە داوا دەکەین خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکانمان خۆش بێت. بەڵێ ئەستەغفر الله واتە ئەی خوای پەروەردگار لە گوناهەکانم خۆش بە، من پەشیمانم و گوناهەکانم داپۆشە و ئاشکرایان مەکە. چەند سوودێکی هەیە، زۆر سوود زانایان باسییان کردووە کەلیمەی ئەستەغفر الله کە زۆر گەورەیە، بەڵام هەندێک لە سوودەکانی بە کورتی بەهەز دەکەین. یەکێک لە سوودەکانی ئەستەغفر الله جێبەجێکردنی فەرمانی خوا و پێغەمبەرە. گەورەترین سوود و قازانجیش بۆ ئینسان، گەورەترین دەستکەوت و چاکە بۆ ئینسان بریتیە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە پێمان دەفەرمێت وەستەغفر الله، داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارتان کەن. ئین الله غەفور ڕەحیم، بەڕاستی ئەو پەروەردگارە لێخۆش بووە و هەروەها بەبەزەییە بەرامبەری ئێوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرمێت یا ئەیها الناس، ئەی خەڵکینە ئیستەغفروا ربکم وتوبوا إليه. ئەی خەڵکینە ئەستەغفر الله بڵێن، پەشیمان بن لە گوناه و تاوانێک کە کردوتانە، زۆر ئەستەغفر الله بڵێن و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. چونکە پێغەمبەر دەفەرمێ فإني أستغفر الله وأتوب إليه في كل يوم 100 مرة. چونکە من لە هەموو ڕۆژێکدا 100 جار ئەستەغفر الله دەڵێم و دەگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار. یاخود پێغەمبەر دەفەرمێ زیاتریش لە 100 جار ئەو زیکرەیە دەڵێم. ئەگەر پێغەمبەر 100 جار بێڵێت یاخود زیاتر بێڵێت، ئێمە زۆر پێویستیمان بەوە هەیە کە زیاتر ئەو زیکرە بڵێن و ئاگامان لە ناوەڕۆک و مەبەستی ئەو زیکرە گەورەیە بێت و ئەو کەلیمە گەورەیە بێت. دووهەم لە سوودەکانی ئەستەغفر الله هۆکاری باران بارینە و هەروەها هۆکاری
بەرەکەتی خدای پەروەردگارە، هۆکاری بەرەکەتی ئەرز و ئاسمانە، هۆکاری بەرەکەتی پێدانی منداڵە و هەروەها ڕزق و ڕۆزیە و هەروەها بەرەکەتە لە ئەرز و لە ئاسمانیش. بۆیە نوح پێغەمبەر بە گەلەکەی دەڵێت خی گەورە بۆمان باز دەکات فقلت استغفروا ربكم. نوح پێغەمبەر بەردەوام پێی دەگوتن ئەستەغفر الله بڵێن و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، ڕوو لە خوای پەروەردگار بکەن. فقلت استغفروا ربكم إنه كان غفارا، چونکە ئەو پەروەردگارە زۆر لێ خۆش بووە بەرامبەر بە بەندەکانی. ئەگەر ئەستەغفر الله تان کرد چیتان دەست دەکەوێت؟ خوا پێمان دەفەرمێ يرسل السماء عليكم مدرارا، خوای گەورە بارانی بەخوڕ و پڕبەرەکەتان بۆ دەبارێنێت. ويمددكم بأموال وبنين، وخواي پەروەردگار ماڵ و سامانتان پێدەدات، ڕزق و ڕۆزی حەڵاڵتان پێدەدات و هەروەها وەچە و منداڵتان پێدەدات. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا، خواي پەروەردگار سەرچاوە و ڕووبارتان بۆ زیاد دەکات و هەروەها بارانتان بۆ دەبارێنێت. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا، ئەنجا خوای پەروەردگار باغ و باغاتتان بۆشین دەکات. هەموو ئەو دەستکەوتانە ئەو سوودانە بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو ئەستەغفر اللهەوە کە دەیکەن و ئەو زیکرە گەورەیە ئەو کەلیمە گەورەیە کە دەیڵێن. ئافرەتێک دەیگەڕێتەوە دەڵێ دوای ئەوەی کە ماوەی 15 ساڵ منداڵمان پەیدا نەدەبوو، بێئومێد ببووین لە پەیدابوونی منداڵ، بۆیە لەگەڵ هاوسەرەکەم دەڵێ دەستمان کرد بە ئەو زیکرە بە ئەستەغفر الله خوێندن. دوای ئەوە خوای پەروەردگار منداڵی پێداین، لە کاتێکدا پێمان سیر بوو کە نائومێد ببووین، بەڵام ڕوومان کردە ئەو زیکرەیە، خوای پەروەردگار منداڵی پێداین. دەی پێتان سیر نەبێت، دەی پێتان شتێکی سەرسوڕمان نەبێت، چونکە ئەو ئاەتی خوای پەروەردگارە. ويمددكم بأموال وبنين، خوای پەروەردگار منداڵتان پێدەدات و هەروەها ماڵ و سامانتان لە بەرامبەردا بۆ زیاد دەکات. سێم لە سوودی ئەستەغفر الله مایەی خۆشبەختی دنیا و قیامەتە بۆ ئینسان. ئەی ئینسان ناتەوێت خۆشبەخت بێت، ناتەوێت بەختەوەر بێت، دەی ئەو کەلیمەیە خوای گەورە دایناوە فەزڵ و شاکەی خوای گەورەیە لە بیری مەکە. بۆچی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم طوبى لمن وجد في صحيفته استغفارا كثيرا، خۆشبەختی بۆ ئەو کەسە، خۆشی بۆ ئەو کەسە، ناز و نیعمەتی بەهەش بۆ ئەو کەسە. بۆ کێ؟ لمن وجد في صحيفته، بۆ ئەو کەسەی کە لە ناو دەفتەری ئەعمالەکانی چی تێدایە، چی زۆر دەبیندرێت؟ استغفارا كثيرا، ئەستەغفر الله زۆر دەبیندرێت. خۆشی بۆ ئەو کەسە و خۆشبەختی بۆ ئەو کەسە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وا دەفەرمێت ئەگەر دەتەوێت لە ڕۆژی قیامەت کاتێک دەفتەری ئەعمالەکانت وەردەگریەوە دڵخۆش بی پێی، خێر و چاکە و سەدەقاتی زۆری تێدا بێت، دەی گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێت من أحب أن تسره صحيفته، ئەو کەسەی کە دەیەوێت ڕۆژی قیامەت بە دەفتەری ئەعمالەکانی زۆر دڵخۆش بێت، کاتێک کە ئەو شەهادەیە وەردەگرێتەوە، ئەو دەفتەرە وەردەگرێتەوە پێی دڵخۆش بێت، پێغەمبەر دەفەرمێ فليكثر فيها من الاستغفار، با زۆر ئەستەغفر الله بکات، زۆر ئەو کەلیمەیە بڵێت، با لە دەفتەری ئەعمالیا زۆر ئەو کەلیمەیە تێدا بێت، وەختێک ئەو دەفتەری وەردەگرێتەوە، دەفتەری ئەعمالەکانی کردەوەکانی، کاتێک کە وەری دەگرێتەوە پێی دڵخۆش دەبێت، واتە خێر و شاکە و حەسەناتی زۆری تێدا دەبێت بەهۆی ئەو کەلیمەیەوە کە ئینسان زۆر دەیڵێت. چوارەم لە سوودەکانی ئەستەغفر الله ئەوەیە کە شەیطان بە هیلاک دەبات، دڵ و دەرونی ئینسانیش پاک دەکاتەوە. ئیبن القەیم دەڵێت شەیطان گوتوویەتی بەنی ئادەم بەهۆی گوناه و تاوانەوە تێدا دەچێت، دەڵێ ئەمنیش بەهۆی ئەستەغفر الله و لا ئیلاهە ئیلا اللهەوە تێدا دەچم، بە هیلاک دەچم، ناتوانم زاڵ بم بەسەر ئەو کەسەی کە زۆر لا ئیلاهە ئیلا الله دەڵێت، زۆر ئەستەغفر الله دەکات، کەواتە ئەستەغفر الله بە هیلاکبەری شەیطانە و دوورخەرەوەی شەیطانە لە ئینسان، دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە. قەتادە دەفەرمێت ئەو قورئانە هەموو شتێکی بۆ ئێوە باس کردووە، دەرد و دەرمانی ئێوەی باس کردووە، دەی دەرد و نەخۆشی ئێوە گوناه و تاوانە خەڵکی نەبزانن، دەرمانی ئەو گوناه و تاوانە و ساڕێژکردنی دڵ و دەرونی ئینسانیش چییە؟ ئەستەغفر الله و داوای لێبوردن کردنە لە خودای پەروەردگار.
ئەو ئەستەغفیڕ اللهە یەک کەلیمەیە، بەڵام چەند گەورەیە، دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە، برینەکانی ئینسان ساڕێژ دەکات، واتە گوناه و تاوان لە دڵی ئینسان دەردەکا و دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە. پێنجەم لە سوودەکانی ئەستەغفیڕ الله کار ئاسانی بۆ ئینسان دەکات و پێداویستیەکانمان جێبەجێ دەکات لە لای خوای پەروەردگار، چونکە خوای گەورە وای فەرمووە، خوای پەروەردگار لە بەرامبەر ئەو کەلیمەیەدا کە دەیڵێن وەکو باسمان کرد 5 شتمان دەست دەکەوێت. ئینسان ئەو کەلیمەیە دەڵێت خوای پەروەردگار کاری بۆ ئاسان دەکات. ئیبن تەیمیە دەفەرمێت ئەستەغفیڕ الله لە گەورەترین حەسەنات و چاکەیە کە ئینسان دەیکات. ئەی ئینسان دەفەرمێت ئەگەر هاتوو کەم و کوڕیەک لە کار و کردەوەکەت دابینی، ئەگەر حاڵت باش نەبوو، ئەگەر دڵ و دەروونت باش نەبوو، ئەگەر قەلق بووی، ڕاڕابووی، ئەگەر هەر نەخۆشی و ناڕەحەتیەکەت هەبوو، ئەی ئینسان دوو شت کە، یەکەمیان تەوحید لە دڵتدا زیندوو کەرەوە، کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله بڵێ و ئاگات لێی بێت. دووەمیان زۆر ئیستیغفار بکە و داوای لێبردن لە خوای پەروەردگار بکە و ئەستەغفیڕ الله زۆر بڵێ، حاڵت باش دەبێت و هەروەها دڵ و دەروونت باش دەبێت. بەڕێزان پێتان سیر نەبێت، چونکەوە ئاەتی خودای پەروەردگارە. چەندین کەس ئەو کەلیمەیەی تاقی کردوێتەوە. ڕۆژێکیان لە لایڤی ڕاستەوخۆدا گەنجێک پرسیاری لێکردم، گوتی مامۆستا شتێکم لە ناو دڵدا هەیە، گرفتێک کێشەیەکم هەیە، چی بکەم باشە؟ گوتم زۆر ئەستەغفیڕ الله بکە، چونکە خوای گەورە وای فەرمووە ئینسان کە ئەستەغفیڕ الله بکات خوای گەورە کاروبارەکانی بۆ ئاسان دەکات. ئەو گەنجەیە دوای مانگێک پەیوەندی کردەوە، گوتی مامۆستا وەڵی هەر بۆ خۆشی بۆ ئەوەی کە بۆ ئەوانەی کە گوێیان لێ بۆی کە دڵخۆش بن، کاتێک کە پێت وتم ئەستەغفیڕ الله زۆر بکە، شتێکم لە دڵدا بوو، مەبەستێکم هەبوو کە خوای گەورە بۆم جێبەجێ بکات، ئەو ماوەیە ئەستەغفیڕ الله زۆرم کرد، ئێستا ئەوەی کە لە دڵمدا بوو خوای پەروەردگار بۆ جێبەجێ کردم. ئەوە نمونەیەکی زیندووە ئێستا ڕووی داوە بەڕێزان. ئەو ئیعجازی ئەو ئاەتەیە و ئیعجازی فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئافرەتێک دەیەڕێتەوە دەڵێت منداڵی هەتی وەم هەبوون، زۆر نەدار بووین، هیچمان نەبوو. دوای ئەوە بڕیارماندا لەگەڵ منداڵەکانم زۆر زیکری ئەستەغفیڕ الله بکەین و زۆر ئەستەغفیڕ اللهمان دەکەن ڕۆژانە. بۆیە دەڵێ سەرنجام خوای پەروەردگار دەوڵەمەندی کردین و ماڵ و سامانی زۆری پێداین. وامان لە هات هەرچی داوامان لە خوای پەروەردگار دەکرد، خوای گەورە بۆی جێبەجێ دەکردین و پێداویستیەکانی بۆ جێبەجێ دەکردین و دەستمان دەکەوت لە لای خوای پەروەردگار. خوای گەورە کار ئاسانی بۆ ئینسان دەکات. خوای پەروەردگار کار ئاسانی بۆ ئینسان دەکات بەهۆی ئەو کەلیمەوە. چەند گەورەیە، ئەوە فەزڵ و چاکەی خوای پەروەردگارە. ئەواتە ئەو زیکرا، ئەو ئەستەغفیڕ اللهە زۆر کاریگەری بەسەر ژیانی ئینسانەوە هەیە بەڕێزان. زۆر سوودی هەن بۆ ئینسان، بەڵام ئێمە 5 سوودمان بە کورتی باس کرد. دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە، لە کۆتاییدا ئەو بابەتە چیمان فێر دەکات و چیمان پێ دەڵێت و پێویستە چی بڵێن لە کۆتایی ئەو بابەتەدا. لە کۆتاییدا دەڵێن ئیمامی قورتوبی دەفەرمێت زانایان فەرموویانە ئەو ئیستیغفارەی کە داوا کراوە کە ئینسان بیڵێت لە دوو شتدا خۆی دەبینێتەوە. یەکەمیان ئینسان بە زمان بیڵێت، دووەمیان ئینسان بەدڵ بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بەدڵ نیازی هەبێ کە لەمە و داگوناه و تاوان نەکات و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو کەسەی کە دەڵێ ئەستەغفیڕ الله بەڵام لە گوناه ڕاناوەستێت، دەفەرمێ ئەو ئەستەغفیڕ اللهە پێویستی بە تەوبەیەکی دیکە و ئەستەغفیڕ اللهەکی دیکە هەیە. بۆیە حەسەنی بەسری فەرموویەتی ئەستەغفیڕ اللهی زۆر کەس بەخوا پێویستی بە تەوبەکردن هەیە، چونکە دەڵێ ئەستەغفیڕ الله بەڵام بەدڵ ناگەڕێتەوە لە گوناه و تاوان و دەستی لە تاواندایە. مەبەست لەو زیکرە و لەوتنی ئەو زیکرا پابەندبوونە بە ناوەڕۆکی ئەو زیکرەوە و بە ناوەڕۆکی ئەستەغفیڕ الله. وەختێک ئینسان دەڵێ ئەستەغفیڕ الله، یعنی ئینسان دان بە گوناه و تاوانی خۆی دادێنێ، داوای لێبردن لە خوای گەورە دەکات. ئایا ئینسان داوای لێبردن لە کەسێ بکات، تاوانێکی بەرامبەر ئەنجامدا بێت، دوایش هەر تاوانەکەی بکاتەوە، ئەو کەسە لێی تۆڕە نابێت، ناڵێ ئەی تۆ چۆن داوای لێبردن لە من دەکەی و داوای ئەوە دەکەی کە بتبەخشم کە چی جارێکی دیکەش تاوانەکە دەکەیەوە. دەی ئینسان ئەگەر بڵێ ئەستەغفیڕ الله بەڵام لە گوناه ڕانەوەستێت، مانای وایە ئەستەغفیڕ اللهەکەی تەواو نییە. بەڵام ئینسان کە بە زمان وا بڵێت، بەدڵ بگەڕێتەوە لە گوناه و تاوان و گوناه و تاوان نەکات، ئەو کاتە ئەو ئەستەغفیڕ اللهە ئەو سودانەی بۆ ئینسان هەیە. کۆتاییەکەی بۆ فەرمایشتەی پێغەمبەر دێنین کە
خواهی پروردگار لفرمایشتی قدسی داد فرمید يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء أي نوي آدم أي إنسان يبدأ أو فرمايشتو أو بيامي خداي پروردگار كبيمان ده فرمي أجر جناه تاوانا كانت هتاوكو آسمان بن يا خد تاوكو تشاو دي بينيت يا خد جناه تاوانا كانت هند الزور بيت بقاتا هوركان بلام خوي جورد فرميت ثم استغفرتني غفرت لك ولا أبالي ليت خوش دبم وحساب أوناكم كجناه تاوانت كردوا ما دام دقريو بولاي من خوي جورد فرمي جناهت بقد آسمانو تاوكو دقاتا هوركان هبيت بەڵام بەو مەرجەی ئیستیغفارکەی و داوای لێبوردن لە خۆی پەروەردگار بکەی خۆی گەورە فەرموویەتی کە لێت خۆش دەبێت دەی ئەی ئەو کەسەی کە گوناه و تاوانت کردووە ئەی ئەو کەسەی کە تا ئێستا تەوبەت کردووە ئەی ئەو کەسەی کە تا ئێستا لە دەرگای تەوبەی خۆی گەورەت نەداوە ئەوە خۆی گەورەیە پەیاممان ئاراستە دەکات پێمان دەڵێت ئەگەر گوناهەکانت هێندە زۆر بێت بگاتە هەورەکان و بگاتە ئاسمان ئەگەر داوای لێبوردن لە خۆی گەورە بکەی و داوای لێخۆشبوونی لێ بکەی ئەو خوایە هێندە میهرەبانە خدای پەروەردگار لێمان خۆش دەبێت زۆر کەس دەڵێ مامۆستا گوناه و تاوانم زۆر کردووە دەبێ خوای گەورە لێم خۆش بێت بەڵێ خوای گەورە لێت خۆش دەبێت إن الله يغفر الذنوب جميعا خوای گەورە لە هەموو تاوانێکی ئینسان خۆش دەبێت بەڵام بۆ مەرجەی ئینسان ڕوو بکاتە خوای گەورە و داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکات يا ربي خويا بو خاطري ناوجوان وصفة برزكاني خود كي لتوان ولا جناها كان من خوش بهم يا ربي خويا جان وما لبكيك هميش زمان من باراو بيت بذكري استغفر الله بذكري لا اله الا الله بهم او ذكراني كدياري كرا ون خويا زمان من باراو كي بذكري يا دي خود يا ربي خويا جان سود وقازان جو بختوري دنيا وقيامت من كي قسمت يا ربي خويا بإيمان وبمان جيني خويا بإيمان وبمان مريني خويا لجناه تاوان باريز راو من كي خوای ئەگەر گوناه و تاوانێکمان هەبێ ئێمە داوای لێبوردن و داوای لێ خۆشبوون دەکەین لە تۆ خوای گەورە لێمان خۆش بە یا ڕەبی خوای قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانماندا و ئەمە لێ بکەی جارێکی دیکە نەگەڕێینەوە سەر گوناه و تاوان یا ڕەبی خوای گەورە بەختەوەرمان کەی بەهۆی ئەو دینە بمانژێنی بەهۆی ئەو دینە لەسەر ئەو دینەش بمان برێنیم لەسەر کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله زیندومان کەی و لە ڕۆژی قیامەتدا لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی هموما لبهشتي برناز نعمتي خدا بيك وكوبك آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين